بەمەبەستی سوکردنی باری سەرشانی ئەو دایکانەی کە بەتەنیا هەرچی بەخێوکردنی منداڵە جێماوەکانیان لەسەرشانە، بەمەبەستی تیماری برین و کەمکردنەوەی ناڵەی ئازاری نەخۆشان، بەمەبەستی پڕکردنەوەی پێداویستی ئەو منداڵانەی کە داوا لە باوکانیان دەکەن بۆیان جێبەجێکات و ئەوانیش ناتوانن و لە خەفەت دەتلێنەوە، بەمەبەستی پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کە کەم ئەندامان لەبەر نەتوانینی کارکردن و سەختی ژیانیان. ڕێکخراوی دەستی هاوکاری جارێکی تر بە دەستێکی ئەمینەوە بە هاوکاری خێرخوازانی خۆشەویست بە بڕێکی باش هاوکاری مادی بەسەر سەد خێزان دابەش کرد. بەهۆی ئەو بارودۆخە ناخۆشەی کە لە کوردستاندا دەگوزارێ، ئەوەی هەستی پێدەکرا دڵخۆشی زۆری ئەو خێزانە نەبوو، دەستی بەرزیان و دەمی بە دوعایان بۆ خێرخوازانی خۆشەویست بوو. ڕێکخراوی دەستی هاوکاری هەمیشە ئەو چەترە بووە کە شەو و ڕۆژی خستۆتە سەریەک بێ هەستکردن بە ماندی بوون، بەردەوام لە هەوڵی ئەوەدایە ئەم خێزانانە و چەندین خێزانی تریش بەسەر بکاتەوە و دڵخۆشیان بکات. خودای گەورە پاداشتی خێری خێرخوازان بداتەوە و بەرەکەت بخاتە ماڵ و سەروەتیان، تاوەکو ڕێکخراوی دەستی هاوکاری پردێکی فراوانتر بێت بۆ بەهاناوەچوونی هەژاران و نەخۆشان و کەم ئەندامان.